گۆرانی بێژ و ژەنیار و خۆشسەلیقەی کورد مریەم ئیبراهیمپور ئەندامی گروپی میوزیکی کامکاران و ئۆرکێستی شاری تارانە. گۆرانی بێژی شێوازی کلاسیکی کوردیە، دەرچووی بەشی وەرگێڕانی زمانی ئیتاڵیە لە زانکۆی تاران لە ساڵی 1968 لە شاری تاران لە خێزانێکی هونەردۆست لەدایک بووە. خانەوادەکەی خەڵکی کرماشانن، بەڵام خۆی لە پاش پەیوەندیکردن بە گروپی کامکارانەوە فێری زمانی کوردی بووە. لەمبارەیەوە وتوێتی من ڕۆحم کووردە. مریەم ئیبراهیمپور لە ڕێی گۆرانیەکانی بولبولی باڵشکا و ئەمساڵ نەورۆز ناکەم و دڵی منەوە بە تەواوی چووە نێو گوێگرانی گۆرانی کلاسیکەوە.